من هاوڵاتی مشیر برادۆستی دانیشتووی دیانام سەر بە قەزای سۆران لەژێر دروشمی پابەندین بە ڕێنمایە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێنمایە خۆپارێزیەکان و لەژێر دروشمی لە ماڵاو دەمێنینەوە بۆ ئەوەی هەم بۆ سەلامەتی گیانی خۆمان و بۆ ئەندامانی خێزانەکانمان بۆیە داوا لە هاوڵاتیانەکەین کە ئەو ماوەیە لە ماڵەکانتان بمێننەوە خۆتان بە دوور بگرن لە شوێنی قەڵەباڵغ بۆ ئەوەی ڕێگیری و پێشگیری بکرێتن لەم ڤایرۆسە خەتەرناکەی کە بەسەر کۆمەڵگاکەی ئێمەدا خەریکە تەشەنە ئەکات لەگەڵ ئەو پەڕێلەزم. من نام ویسام وتابیم لە ماڵ دەمێنمەوە و ناچمە یاری پابەندە بووم بە ڕێنماییەکانی حکوومەت و وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. کەتان باش من دیاساران ئەکتەری شانۆ و سینەما لەو ڕۆژەوەی کە بڕیاری تەندروستی دەرچووە بۆی کەرەنتینە بکەین لە ماڵەوە بۆ خۆپارێزی لەو ڕۆژەوە من لە ماڵەوەم ڕاستیەکە هیچی ماڵەوە سەیرکردنی فلم ئەم ڕۆژ تۆزە چوومە سەربان بەهۆی تۆزە خوێندێن بات پێویستە لەسەر هەمومان کە ڕێنمایەکانی تەندروستی وەکو خۆی جێبەجێ بکەین بۆ سەلامەتی هەموو لایەک ئیشەڵا ئەم قۆناغەش تێپەڕێنین چونکە میلەتی کورد زۆر بە قۆناغی ناخۆشە تێپەڕیوە بژی کورد بژی کوردستان سەرکەوتن بۆ هەموو لایەک. داواکارم لە هەموو کەسێک کە ئەو فترەیە لە ماڵەوە بمێنەوە بەڕاستی لەوانەیە تۆیەکی گەنج چونکە بەرگری لەشت بەهێزە دەچیتە دەرەوە خوا نەخواستە لەوانێت تووشی ڤایرۆسەکە ببیت و دەیتەوە ماڵەوە و چاکیش ببیتەوە هیچ نیشانەیەکیش لێ دەرنەکەوێت بەڵام بەدڵنیاییەوە کەسە بە تەمەنەکان و دایک و باوکت تووشی نەخۆشیەکە ئەبن لەبەرەوە کە تاکرێ لە ژوورەوە بمێنەوە بەڕاستی تۆ ئەتوانی هەموو شتێک قەرەبوو بکەیتەوە تەنها تەندروستی خۆت و تەندروستی دایک و باوکت و دەوروبەرت نەبێت.